چواردە مانگە مامەڵە و بەڕێکردنی شوکارەکانی هاوڵاتیان بۆ ڕێخستنی پسوڵەی خۆراک و پرۆسەیە و سەرگیری و تۆماری منداڵی تازە لەدایک بوو ڕاگیراوە. ڕاگیرانی پرۆسەکەش سەرانسەری عێراق و هەرێمی کوردستانە و هۆکارەکەش بۆ گۆڕینی سیستەمەکە دەگەڕێتەوە بۆ ئەلکترۆنی. تابێکی گشتانیان کردووە بۆ هەموو تەموینەکان بە هەڵەبجە و سلێمانی و هەولێر و بە هەموو محافەزەکانی عێراقیشەوە کە داوایان کردو هەموو ئیش و کارێک ڕاگرین. ئیش و کارەکانیش ئێمە توانڵم ئەوەی کە پەیوەندی بە پسوڵی خۆراکەوە هەیە زیاتر ئیش و کاری داخڵکردنی مناڵە کە گرفتێکی زۆر گەورەی بۆ دروست کردوین سەرڕای ئەوەش کە بڵێن ئەگەر بێت و دەست پێ بکاتەوە دیسان هەر گرفت دروستە بێتەوە لەبەرەوەی ڕۆژانە حاڵەتی لەدایکبوونمان هەیە. ئەوەی کە ئێستا کرێت تەنها معاملەی وەفاتە وفاتەکە بڵین نەوەسێنراوە ئەتوان بڵم یعنی کەمکردن هەیە بەڵام زیادکردن نییە لەگەڵ ئەوەشە معاملاتی زەواج و نەقڵ و ئەمانش هەمووی وەستێنراوە. سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 26 پێنجی ئەم ساڵ نووسراوی یاڕاستی وەزیری بازرگانی عێراق کردو و داوای لێکردووە چارەسەری خێرا بکرێت بۆ دەستپێکردنەوەی مامەڵەی هاوڵاتیان. عێراق بڕیار دراوە کۆبوونی خۆراک بکرێ بە ئەلکترۆنی تا ڕادەیەک وەکو کارتی نیشتیمانی لێدێ. ئەمە هۆکار بووە بۆەوەی کە هیچ ناوێکی نوێ لە ماوەی ساڵی ڕابردووە زیاتر لە ساڵێکە تۆمار نەکرێت لە بەشە خۆراک لە بەڕێوەبەرایەتی گشتی بازرگانیەکان. من داوام لە وەزیری بازرگانی عێراق کردووە ئەم بابەتە نابێ ببێتە هۆکاری ئەوەی کە هاوڵاتیەکی زۆری هەرێمی کوردستان بێبەش بێ لە بەشە خۆراک بە بەهانەی ئەوەی کە ئەم سیستەمە لە کاغەزەوە کرێ بە ئەلکترۆنی و چاوەڕێی ئیجراعات و وەڵامی وەزارەتی بازرگانی عێراقین بۆی تا و کاتێ بە ئەلکترۆنیکردنی کۆبوونی خۆراکە کرێ ئەم پرۆسەی تۆمارکردنی ناوی نوێ ڕانەگیرێت چونکە حەقی هاوڵاتیە کە بەشە بودجێ بۆ تەرخان کراوە لە بەشە خۆراکی ساڵانە نابێ بێ بکرێت. بەپێی زانیاریەکانی پەیام بۆی وەستانی پرۆسەی تۆماری منداڵی تازە لەدایک بوو لە عێراقدا زیاتر لە ملیۆنێک منداڵ بێبەش بوون لە بەشە خۆراک و فەرمانگەکانی ڕێخستنی پسوڵەی خۆراکیش تەنیا مامەڵەی حاڵەتی مردوو ڕادەپەڕێن و دیاریش نییە کەی پرۆسەی بە ئەلکترۆنیەکە دەخرێتە کار. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.